بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان پێشەوەی باسی لە بابەتی ڕۆژی ژینگە بکەین دەمەوێت بە کورتی باس لە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئەو بارانە بە لێزمەی کە لە زۆربەی هەرێمی کوردستان و ناوچە ئیداری سەربەخۆی سۆرانیشی گرتەوە بە کورتی باسێک لەوە بکەم ئەوەی جێگای خۆشحاڵیە لەم ڕووداوانە هیچ زیانێکی گیانی نەبوو خۆشبەختانە تەنها زەرەری شوێنەکان و ماڵ و ڕێگاوبان و پرۆژەکانی خزمەتگوزاری زیانی بەرکەوت بەڵام زیانی گیانی نەبوو. ئێمە هەر لە ڕۆژی پێنجشەممە سەردانێکی مەیدانی ئەو شوێنانەمان کرد چونکە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەی کە زۆرترین زەرەری پێداگەیشت بوو هەزای مێرگەسۆر بوو ئەو ناحیانە ئەو گوندانەی کە زەرەریان پێگەیشت بوو ئێمە سەردانێکی مەیدانیمان لە ڕۆژی پێنجشەممە کرد بە یاوەری بەڕێز مەلا مستەفاش بارزانی لەگەڵ ئێمە سەردانێکی مەیدانی هەموو ئەو شوێنانەمان کرد. دوای دەراسەکردنێکی زۆر ئەمڕۆ کە ئەمڕۆ بەیانی کۆبوونەوەیەکی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارە و بە ئامادەبوونی قایمقامی مێرگەسۆر و قایمقامی ڕواندز و هەموو لایەنەکانی پەیوەندیداری خزمەتگوزاری کۆبوونەوەیەکمان کرد و بۆ ئەوەی دەست بە چاکردنەوەی هەموو ئەو پرۆژانە بکەین کە لە ئەنجامی ئەم لافاوە و ئەم بارانە بە لێزمەیە زیانی بەرکەوتوو بوو بە تایبەتی پرۆژە خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و ڕێگاوبان و دراسی ئەوەشمان کرد کە ئەو شوێنانی کە زیانیان بەرکەوتووە بۆچی زیانیان بەرکەوتو شوێنەکانیان وەکو پێویست گونجاو نەبووە. ئێمە دیسان لیژنەیەکی تایبەتیمان پێکەناوە بۆ ئەوەی لەمە دووە هەموو ئەو شوێنانی کە دیاری دەکرێن چ بۆ پرۆژەکان چ بۆ با بڵێن ماڵی هاوڵاتیان شوێنێک نەبێتن کە مەترسی لافاوی لە داهاتوودا هەبێتن شوێنەکان شوێنی وا گونجاو بکەن کە لە ئەگەری دروستبوونی لافاویش زیانی بەرنەکەوێتن. خۆشبەختانە ئەوەی ئەو جارە ڕوویدا بەڕۆژ بوو احتیمالی هەیە ئەگەر بە شەو بازرەکانی زۆر زیاتر دەبوو. بۆیە لێرەشەوە داوا لە هەموو هاوڵاتیانی سنووری ئیدارەی سۆرانیش دەکەین لە کاتی دروستکردنی پرۆژەیان خان و لە گوندەکان ڕەچاوی ئەوە بکەن و بە لیژنەی تایبەتی ئاگدار بکەنەوە بۆ ئەوەی تەقیمێک بۆ ئەو شوێنە بکەن ئایا گونجاوە یان گونجاو نییە. ئیشەڵا لەم چەند ڕۆژەموو ئەو پرۆژە خزمەتگوزارانەی کە پەچیان کەوتبوو لەو ناوچانە چا دەکرێنەوە و دەکەونەوە خزمەت هاوڵاتیان. بەنسبەت دەڕێزان ڕۆژی ژینگە کە ئێمە لە ئیدارەی سۆران کە باس لە ژینگە دەکرێت لەلای ئێمە ژینگە تەنها سەوزایی و کەش و هەوانیە بەڵکو ژینگە زۆر شت لە ئێمە دەگرێتەوە ژینگەی چاو ژینگەی گوێ ژینگەی هەوا ئەوانە هەموو لای وەکو ژینگە لا ئێمە گرنگی تایبەتی خۆی هەیە. من دەمەوێ لەو ڕۆژە لە ناو پارکێک لە یەکێک لە گەڕەکەکانی سۆران ئەوە ڕابگەینم کە بۆ ئەم ساڵ ئێمە هەموو ئەو پارکانەی هەموو ئەو شوێنانەی کە پارکی بۆ پارک دیاری کراوە تەرخان کراوە لە ناو سنتەری سۆران ئێمە بە هەڵمەتێک ئەوانەی کە دروست کراینە هەمویان نۆژەم بکرێنەوە بە شێوەیەکی ڕێک بکەونە خزمەت هاوڵاتیانی ئیدارەی سۆران و ئەو شوێنانەشی کە دیاری کراوە بۆ پارک تا ئێستا پارکی بۆ نەکراوە ئەوانش هەموو کاری لەسەر بکرێتن لە خلالی ئەو ساڵە ئەو پارکانە دروست بکرێتن. ئەوە تەنها سنتەری قەزای سۆران ناگرێتەوە بەڵکو قەزاکانی دیکەش دەگرێتەوە و هەوڵ دەدەین ڕێژەی سەوزایی زۆر زیاتر بکەین بە تایبەتی لێرە بەدواوە کە سنتەری سۆران و قەزاکان کەش ڕوو لە فراوەمان بوون دەکەن ئێمە ئەم پانتاییەی سەوزایی زۆر زیاتر بکەین. لە ڕووی جوانکردنی سیمای شار وەکو باسم کرد ژینگە تەنها کەش و هەوا و سەوزایی نیە بەڵکو بۆ چاویش هەمان کێشە هەیە. ئێمە دیسانەوە هەڵمەتێکی بەرفراوان لەو ڕۆژانە دەست پێ دەکەین بۆ جوانکردنی سیمای شار و شارۆچکەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران و ڕێکخستنەوەی بازار و شوێنەکان و شەقامەکان تا ئەوەی جوانتر بێتە بەرچاو. هەر لەم ڕۆژەشەوە دەمەوێت ئەوە ڕابگەینم لە ڕۆژی ژینگە کە ئێمە ئێستا دراسەی دروستکردنی پارکێکی نیشتمانی گەورە لە ئیدارەی سۆران دەکەین و لە سنتەری سۆران دەکەین. دوو شوێن دیاری کراوە تیمەکان خەریکی دروستکردنی دیزاینی ئەم دوو پارکن. یەکێک لەم شوێنانە لەوانەیە هەردوو شوێن بۆ پارک دیاری بکرێن بەڵام یەکێک لەو شوێنانە ئەم ساڵە
ئینشەڵا دەست بە کارەکانی دەکرێت و بەردی بناغیدانەدرێتن هەوڵ دەدەین لە زووترین کات بکەوێتە خزمەت هاوڵاتیانەوە. هیوادارین خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆرانی هەموو لەگەڵ ئێمە هاوکار بن بۆ ئەوەی بتوانین سیمایەکی جوانتر. ئێمە زۆر جاران بە خۆمان وەکو هاوڵاتی وەکو مرۆڤەکان کە کاتێک دەستکاری شوێنە سروشتەکان دەکەین ئێمە خۆمان تێشی دەدەین. ئەگەر وەکو خۆی بیهێڵینەوە حتا لە جێبەجێکردنی پرۆژەکانیش ڕەچاوی سروشت بکەین. سروشتی ئیدارەی سۆران سروشتێکی زۆر جوان و دڵگیری هەیە. هیوادارم نە ئێمە و نە هاوڵاتیانیش دەستکاری ئەو سروشتە نەکەین و نەیشێوێنین و خەڵکێکی زۆریش ڕوو لە ئیدارەی سۆران دەکاتن لە ڕووی گەشتیاریەوە کە ڕۆژانە و ساڵانە چەندان گەشتیاری ڕوو لە ئیدارەی سۆران دەکەن. دیسان ئێمە وەکو حکوومەت و وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران و وەکو هاوڵاتیانی سۆرانیش ئێمە دەبێ چاومان کراوە بێتن بۆ ئەوەی ژینگەی خۆمان بپارێزین. جارێکیکە ڕۆژی ژینگە لە هەموو ژینگە دۆستان و لە هەموو ئەوانە پیرۆز دەکەم کە پەرۆشی ئەوەنە کە ژینگە بە خاوێنی و بە پاچی بمێنێتەوە. هیوادارین ساڵی دابێتن لە پارکێکی نوێ یان لە پارکە گەورەکەی کە باسم کرد ئێمە ئەو پرس کۆنفرانسە بکەین و ئەو مژدێ بە هاوڵاتیان بەخشین. دارش کە سوپاسی ئێوەی ڕاگەاندنکاریش دەکەین و سوپاسی هەموو ئەو خۆشەویستانەش دەکەین کە ئەمڕۆ لە گەرمان ئامادە بن و سوپاسی ڕێکخراوی فەرمانگەیشتنگەی سۆرانەوەی بارزان ئەو هەواڵەمان کە ئەو چەندین نمونەی گوڵی سروشتی لە ناوچەی بارزان بۆ ئێمە ئامادە کوورە بۆ ئەوی زانیاریمان لەسەر هەبێتن. ئێمە هەمومان دەزانین ناوچەی بارزان نمونەی ژینگە دۆستی و ژینگە پارێزیە. ئێمە دەمانەوێتن هەموو شوێنی کوردستان و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش وەکو ناوچەی بارزان لێ بکەین. دەستان خۆش. بەڵام ئەگەر باشمانی پێمان بڵێ بینیمانیان لە شوێنە گەشتیارەکان بە تایبەتی زیانەکەی زۆرخوا ئەمە تەوان ئەوەی کە ئەمڕۆ خەملاندنمان بۆ کرد دوو جۆرە خەملاندنمان کرد. یەکێکیان بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان بوو، پرۆژێ ئاو و کارەبا و ڕێگابان. پرۆژێکیان بۆ قەرەبووی هاوڵاتیان بۆ ئەوانەی کە زەراری و زیانیان پێگەیشتی. بەڕاستی یعنی دەمێت تۆزێک ڕاشکراوانە قسە بکەین. کاتێک پرۆژەیەکی گەشتیاری دروست دەکرێتن دەبێ ڕەچاوی ئەوە بکرێتن. یعنی ئەو پرۆژە گەشتیارانەی هەموو لە ناو ڕووبارەکان و لە ناو دۆڵەکان و لە بن شەلالەکان دروست کراوە. من لە ئێستاشەوە هەر جارێک کەش لافاوەچکەرە بێتەوە ئەوانە پێشبینی ئەوە دەکرێتن کە تووشی زەرەر و زیان بن. بۆیە ناکرێتن ئێمەش وەکو حکوومەتیش یعنی دەبێ ڕێ لەوە بگرین، نەک هەر حاڵەتێک دروست بوو ئینجا بچین قەرەبیان بکەینەوە. ئەو ماڵانەشی کە زۆربەی ئەو شوێنانە ئێمە کە سەردارمان کردووە هەمووی شوێنەکانیان وەکو پێویست نەبوو، شوێنی دروست نەبوو بۆ هەم بۆ دروستکردنی خانوش هەم بۆ دروستکردنی پرۆژەکانیش. بۆ ئێمە ئەو خەملاندنمان لەلایە، بەڵام بەسەراحەت لەوانێ نتوانین وەکو پێویست قەرەبووی ئەوەکان بکەینەوە گەشتیارەکان بکەینەوە. بەڵام خەملاندنی ئەوەی کە پرۆژە خزمەتگوزاریەکان ینی زیاتر لە نزیکی 1 ملیارە ئەگەر هەموو ئەو شوێنە چاک بکەینەوە چێن بێزگە لە شوێنی گەشتیاری، بەڵام ئەو خانوانی هاوڵاتیانش کە زیارە و زیانە پێگەیاندوە. بەڕاستی یەکێک لە کێشەهەرە گرنگەکان بابەتی ڕیسایکلینگە. من هەموو جارێ قسەیەکی بەڕێز کاکە عەبدوڕەحمان سەدیق بە بیر خۆمان دێنینەوە بەکە باز دەکە دەرە شوێنی دوور، ئەو زبل و خاشەکە ببەنە شوێنێکی دوور، یان ئەو کارگەیە ببەنە شوێنێکی دوور. ئەو وتی شوێنی دوور نییە. منیش ینی تەواو هاوڕام لەگەڵ شوێنی دوور نییە، چونکە هەمووی ناوچەیە و سروشتە و سەوزاییە و تێشی دەدەین. باشترین چارەسەر بۆ بابەتی زبل و خاشاک ئەوەیە کارگەی ڕیسایکلینگە. خۆشبەختانە خودی جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی زۆر گرنگی بۆ بابەتە دەداتن و ئێمە ئێستا لەگەڵ یەک دوو کۆمپانیا لەسەر هێڵین شوێنەکانیشمان دیاری کردووە. یەکێک لە ئەولەوێتەکانی پرۆژەکانی استراتیژی ئیدارەی سەربەخۆی سۆران دروستکردنی کارگەیەکی ڕیسایکلینگی مۆدێرنە بۆ ئەوەی هەموو زبل و خاشاکی دەوروبەر کۆبکەینەوە. تا ئەو کاتە من لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم کە هاوکارمان بن
لە هەر شوێنێک کە زبر و خاشاکیشی لێ کۆ بکرێتەوە لەوە دڵنیابن لە ئایندە دوای دروستکردین ئەم کارگەیە ئەم زبر و خاشاکە هەمووی دەگوازرێتەوە. ئێستا لە هەنگاوی یەکەم ئەو زبر و خاشاکەی ئێستا لە شوێنێکە دیاری کراوە لەسەر ڕێگای ڕواندز کە شوێنێکی هیچ گونجاوی نیە بۆ زبر فرێدان تقریبا ناو سەنتەری شارە، بەڵام کارگەیەکی ڕیساکلینگ لێ دەست بە ئیش و کارەکانی دەکاتن. هەوڵ دەدەین کە محاولە بکرێتن ئەو زبلانێ لە شوێنەکانی کەشە کۆ بکرێتەوە لێنران ئەوان سوودی لێوەربگرن. دەست و چاوتان خۆش، زۆر زۆر سپاس.